بەناوی خۆمان و ئێوە بەڕخێراتنی بەڕێز مامۆستا بەشدار بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر دەکەین کە ئەمڕۆ جەنابیان ئەرچی کێشاوە هاتووە لە ڕێو ڕەسمی دابەشکردنی بڕوانامەکانتان ئامادە بێت. دووبارە بە خێراتی جەنابیان دەکەین وەگە جەنابیان شتێکی هەیە با بفەرمێ. زۆر سوپاس. من لە دەستپێک بەڕاستی پیرۆزبایتان دەکەم هەم بە بۆنەی تەوابوونی ئەو خولە کە خولێکی دەڕۆژە بووە، خولێکی زۆر گرنگە بۆ مامۆستایان، و هەم پیرۆزبایتان دەکەم بە بۆنەی دەستپێکی ساڵ نوێ خوێندن، پیرۆزبای لە قوتابیان و داکوبابی قوتابی بەخێوکاری قوتابیان دەکەم و بە پێویستی سزان بەڕاستی دەستخۆشی و سوپاسی بەڕێزان مامۆستا حەمە ساڵح و مامۆستا ڕێدار بکەم کە مامۆستایانی ڕاهێنەرانی ئەو خولە بووینە. خولەکە خۆتانتان هەرسەنگانەکەی بۆ بکەن کەەوە خولەکە چۆن بۆ و ئیسیفادە چۆن بۆ. ئێمە بەڕاستی وەکو وەزارەتی پەروەردە و من بەناوی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر چەند ساڵی ڕابردوو لەوانەیە کەم تەرخەم بووینە لە کردنەوەی خول بۆ مامۆستایان، ئەویش بەهۆی ئەو بارودۆخانێکەوە یعنی بەسەرمان داهات بابەتی نەبوونی بودجە، بابەتی شەڕی داعش کە چەند ساڵێک بوو. بە خۆشحاڵیەوە لە ماوەی بابێن دەتوانین بێن لە ساڵی ڕابردووڕا و بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوە خول بە هەموو شێوەکانی بۆ مامۆستایان دەکرێتەوە. یعنی مامۆستا ئەگە سیرکەی لە هەموو دنیا ناکرێ مامۆستا لەگەر دامەزراندنی تاوەکو تەقاعود دەبی دوو خول نەبینێتن. لە وڵاتان ئەگە سیر بکەی مامۆستا ساڵانە بەلای کەم 4 خول 5 خول 6 خول وەردەگریتن. چکن خول ئەمە هەمومان خولمان پێویستە. ئێستا من وەکو بەڕێوەبەری گشتی بە دڵنیایی خولی کارجێڕین پێویستە، خولی تەکنۆلۆژیان پێویستە، خولی چۆنێتی بابەتی دەروونزانی و مامەڵەکردن. یعنی خول بابەتی خول ضرورە. خەڵکانێکی لەوانەیە هەرێک لە ئێوە مامۆستانە و شارەزای زۆر باشتان هەیە، بەڵام ئەو مانایەوە نییە بڵێ پێویستم بە خولنیەوە. ئەو بابەتانشکەوە لە خولەکان باس کرایە، چیرۆکە هۆنراوەیە، هونەرە، ئەوە کە زۆر گرینگە. ئەو منداڵانێکەوە لەبەردەستی ئەوەنە تەمەنەکەیان تەمەنێکی زۆر هەستیارە. خۆتان مامۆستانە، خۆتانم باشتر دەزانم مامۆستای منن، مامۆستای ئێمەنە. یعنی ئەوانە حەجی نەکەن لەبەردەستی ئێوەنە، چۆن دەتانن ئێوە بتانەوێتان بۆ شێوەی دروستیان بکەین. هەندێک بابەتی تریش هەیە بەڕاستی ئەم پێ باشە لە داهاتووشدا ئاماژە پێ بکرێ. بابەتی شانۆ بۆ نمونە کە زۆر گرینگە، شێوەکار. بابەتی شانۆ ئەمە خاستن خەڵکی هەولێری بابرێن باسکەین. تەماشا دەکەی مامۆستایە، تەماشا دەکەی دەرچووی کۆلێژە، تەماشا دەکەی فەرمانبەرە کە دێتە بەرامبەر کامیرا یاخود دێتە بەرامبەر کۆمەڵی خەڵک شلەژانی پێوە دیارە، ناتوانێت دوو قسە بکات، دەشێوێت. ئەوە سەبەبی چییە؟ لە مناڵیەوە لێرانە هاتووە. بۆیە لە وڵاتان ئێستا بۆ نمونە دەوڵەتش وەکو مسر، تەماشا دەکەی منداڵێکی مسرێ دێ سەعاتێک قسە دەکاتە بێ ئەوەی بشلەژێ، بێ ئەوەی کە ئەنەمە پرۆفیسۆرە. ئەوە دەوری ئێمەیە وەکو وەزارەتی پەروەردە و دەوری ئێوەیە لە باخچە. منداڵ لە باخچە لێ ڕابینن ئەو ترسەی بشێتن، بێ لەسەر بەرامبەر برادەرەکانی قسە بکات، تەمسیل بکاتن، شانۆ بکاتن. ئەنی ئەوە کەسایەتیەک لە بۆ منداڵ دروست دەکاتن و هەم وا دەکاتن منداڵ لە داهاتوو ئەو ترسە و ئەو فۆبیایە بەرامبەر کامیرە و بەرامبەر لەسەر ستێژ بەرامبەر خەڵکێتی بشێتن. لۆ ئەم بەڕاستی تەرجیحی ئەوەش دەکەم کە لە داهاتوو بابەتی شانۆ ئیزافە بکرێ و ئێوەش بە هەمان شێوە لە باخچەکانتان منداڵەکانتان لێ ڕابینن چۆن تەمسیل دەکات، چۆن قسە دەکاتن. ینی ئەو بابەتەش گرنگە لە تەک ئەو بابەتانێکەوە بەڕێزان خود وەرتان کردووە بابەتی چیرۆک و هونەر و هۆنراوە. ئەمڕۆ کۆتا ڕۆژی خولی مامۆستایانی باخچەی منداڵانی پەروەردەی ناوەندی هەولێر بە کۆتا هات. بڕوانامەی بەشداربوونیان پێدرا. خولێک بۆ ماوەی 10 ڕۆژ 45 مامۆستاتیدا بەشدار بوون. لە ماوەی خولەکەدا بابەتەکانی تایبەت بە چیرۆک، هۆنراوە، هونەر باس کرا بۆ مامۆستایان بە بەشداربوونێکی چالاک. ڕۆڵێکی باشیان هەبوو، بەردەوام بوون لە خولەکە. خولێکی زۆر نایاب، خولێکی باش. هیوا دەخوازیین هەمیشە خولەکان بەو شێوازە بەردەوام بن، مامۆستایان بە گوڕوتینێکی باشەوە بەشداری خولەکان بکەن. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان ئەم خولی مامۆستایان و خولەکانی تر و ئایندەی خولەکان و پلانی خولەکان بە بەردەوامی ئامادەکاری بۆ دەکەین. لە استراتیژێکی نوێی وەزارەتی پەروەردە تایبەت بە خولی ڕاهێنان بۆ مامۆستایان
بە بەشداری هەمووان بۆ هەمووان لە ناوەندەکانی خوێندن کار دەکەین. ئێستا لە ئامادەکردنی مامۆستایانی پاڵیراوداین بۆ ئەوەی بەشدار بن لە خولێکی درێژخایەن بۆ ئامادەکردنیان وەک مامۆستای ڕاهێنەر تاوەکو بتوانین لە ئایندەیەکی نزیکدا مامۆستایان ئامادە بکرێن وەک ڕاهێنەر لە ناوەندەکانی خوێندن خول بە بەردەوامی بۆ مامۆستایان بکرێتەوە لە ماوەی ساڵەکەدا بە شێوازێکی سەردەمیانە بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوازێکی نوێ لەوانەوتنەوە و بەڕێوەبردننی پۆل و پێشخستن و بنیاتنانی توانای مامۆستایان. استراتیژی وەزارەتی پەروەردە بەو شێوەیە کە داڕێژراوە پلانی بۆ دانراوە ئامادەکردنی مامۆستایانی ڕاهێنەرانە بە بەشداربوونی بەشێکی زۆر لە مامۆستایان کە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و چاوپێکەوتنیان لەگەڵ دەکرێت بۆ ئەوی بەشدار بن لە خولێکی درێژخایەن. چون کاتی ئامانج لێرەدا گایاندنی خولە بە هەموو مامۆستایان بەشداربوونی سەرجەم مامۆستایانە لە هەموو ناوەندەکانی خوێندن لە دوورە دەستەکان لە سنووری پەروەردەکان لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر هاوشێوەی بەڕێوەبەراتیەکانی مەشق و ڕاهێنان لە پارێزگەکانی تر. استراتیژی وەزارەتی پەروەردە ئامانج بە گشتیکردنی خولەکانە بەردەوامی خولەکانە بۆی خولەکان لە پچڕپچڕی لە کەم بەشداربوون لە بەشداربوونیشی کەم بۆ مامۆستایان ڕزگاری ببێت. چونکە دەمانەوێت سەرجەم مامۆستایان لە تواناکان لە بنیاتنان لە پەرەپێدان لە پێشکەوتن لە خۆ ئامادەکردن و بەشداریکردن لە خولەکاندا تێیدا کارا بکەین چالاک بکەین هەتاوەکو بتوانین ڕۆڵی پەروەردە باشتر و پێشکەوتوتر بێت. چونکاتی ڕۆڵی پەروەردە ڕۆڵی گشتیە بۆ هەمووانە منداڵەکان و ڕۆڵەکانی ئێستەمان و سەرکردەکانی ئایندا لە بواری پەروەردە بەشدار دەبن بۆیە دەمانەوێت بەشداربوونێکی کارا بێ بەشداربوونێکی گشتی بێ مامۆستایان بتوانن هۆکاری سەرکەوتن و سەرخستنی پرۆسەی پەروەردە بن بە گشتی. هیوا دەخوازین مامۆستایان بە گروتینێکی باشەوە بە بیر و هۆشێکی باشەوە بە توانست و ئارەزوویەکی باشەوە بەشدار بن لە خولەکان لە ئایندەدا هەتاوەکو سەرکەوتنی باشتر و ئاماجی باشتر بەدی بێت لە بواری پەروەردە. ئێمە و ئێوە هەمومان پێکەوە لە خزمەتی پرۆسەی پەروەردەدا هیوا دەخوازین خوای گەورە سەرکەوتومان بکە دەستی ئێوەش خۆش بێ. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان سپاس بۆ کارمەندەکانتان سپاس بۆ خزمەتێک کە لە بواری ڕاگەاندن و میدیاریکەن دەستان خۆش بێت دووبارە بەخێر بێن. زۆر سپاس. ئەو بابەتەی بە من سپێدرا لەو خولەیدا بیڕێمەوە بابەتی ئەدەبی منداڵان و مافەکانی منداڵان بوو بە هەموو لق و بەشەکانیەوە کە لە ماوەی 5 ڕۆژ و بە 20 محازەرە توانیم سپاس بۆخوا توانیم بەشی هەر زۆری ئەدەبی منداڵان ڕۆم بکەمەوە لە بۆ ئەو مامۆستایانەی کە لە باخچەکانی منداڵان داهات بوون و هەستم کرد بە پەرۆشەوە گوێ لە بابەتەکە دەگرن چکە بابەتەکە ڕاستەخۆ پەیوەندی بە منداڵ و بۆوانەوە هەیە. ئەم خولەشی دەڕۆژە بوو لە 2 هەفتەدا ئێمە توانیمان کۆمەڵێک بابەتی نوێ و کۆمەڵێک زانیاری تازە بە مامۆستایانی باخچەی منداڵان بدەین ئەوانەی کە لە سنووری پەروەردەی ناوەندی هەولێرن. من و مامۆستا حەمەد ساڵح فرادی مامۆستا پشتیوان دەرسەکانمان دەگوتەوە دەربارەی هونەری چیرۆکی منداڵان ڕەگەزەکانی چیرۆکی منداڵان چۆنیەتی بەرفراوانکردنی خەیاڵی منداڵان لە چیرۆکدا لەسەر زمانی ئاژەڵان و لەسەر زمانی ڕووەک و مرۆڤەکان و هەروها لەسەر بواری شعری منداڵان و خاصیەت و بنەما و هونەری شعری منداڵان باسمان کردن بۆ ئەوەی زیاتر زانیاریان هەبی و هەروها لەسەر فۆلکلۆر و بەشەکانی فۆلکلۆر کە سوودی هەیە بۆ مامۆستایان و منداڵانی قوتابخان باخچەی منداڵان و هەروەها بایەخدان بە زمانی کوردی و بە مفرداتی زمانی کوردی و شیرینکردنی زمانی کوردی لەلایەن منداڵانی باخچە توانیمان لە دەرفەتێکی کامدا کۆمەڵێک زان و سوزانیاری بە مامۆستایانی باخچەی منداڵە بنی و ئەم خولەش لە پرۆژەماندا هەیە لەگە بەڕێوەبەری گشتی مامۆستا بەشدار لە بەنیازین خولی تر بکەینەوە لە بواری تر لە بواری ئۆپەرێتی منداڵان شانۆی منداڵان و هەروەها لە بوارەکانی شێوەکاری و موزیک. ئەم هەوڵا هەولی مامۆستا بەشدار بوو کە فکرەکەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر کە فکرەکەی زۆر پێ باش و کە تاوتوێمان کرد و گفتوگۆمان کە لەگەڵ یەکسەر بڕیاری لەسەردا سوپاسی هەموو لایەک دەکەین سوپاسی ستافی بەڕێوەبەراتی مەشقۆڕاهێنان دەکەین کە لەگەڵمان ماندوو بوون. بەڕاستی خولەکی بەسوود بوو ئینشاڵڵا هەر دووبارە بیتەوە سوپاسی پەیمانگەی مەشق و ڕاهێنان دەکەین کە ئەو هۆڵەی بۆ ڕەخساندین و سوپاسی مامۆستا بەشداری شەکەین بۆ ڕەخساندنی ئەو خولە و زۆر سوپاس. خۆشحاڵ بوون لەو خولەدا کە بەشداریمان کرد لە خولی پەرەپێدانی توانای مامۆستایان
لۆ چیرۆک و هۆنراوە و بەشی شێوەکاری و شانۆ ئەمەش سوودێکی زۆری هەیە بۆ باخچەکەمان و لۆ منداڵانی لە دوا ڕۆژدا کە فێرە زۆر شتیان دەکەین زۆر سپاسی بەڕێبەراتی پەروەردەی گشتی هەولێر دەکەین مامۆستا بەژار بەڕێبەراتی مەشق و ڕاهێنان کە هەڵسان بەکردنەوەی ئەم خولە لۆ مامۆستایان خولەش زۆر سوودی هەبوو هەم بۆ پرۆگرامی باخچەی منداڵان کە تێدا دەخوێنین و هەم لە ڕووی یەکتر ناسینی مامۆستایانی ئەو باخچانە کە هەموو پێکەوە کاتێکی خۆشمان بەسەر برد لەگەڵیاندا لەگەر مامۆستایەکان زۆر سپاس لۆ مامۆستایانی خولەکەش مامۆستا ڕێدار مامۆستا حەمەد ساڵح فەرهادی زۆر سپاسیان دەکەین لەم خولەدا بەشداریم کردووە خولی مەشق و ڕاهێنان هەروە زۆر سپاسی بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی دەکەین هەروە سپاسی بەڕێبەرایەتی مەشق و ڕاهێنان دەکەین هەروە زیاتر پێویستە ئەم خولانە زیاتر بکرێتەوە بۆ پەرپێدانی مامۆستا و هەروە لەم خولەدا زیاتر هۆندراوە شێوەکار بەشداری تێدا هۆندراو بوو شێوەکار بوو شانۆیی بوو هەتا مامۆستا زیاتر بەرەو پێش باتن هەروەها زیاتر حەز دەکەین خولەکان زیاتر بکرێنەوە بۆ پەرەپێدانی مامۆستا ئیتر سپاس